لە ڕاستیە من لەگەڵ جێگری سەرۆکی لیژنەی ئۆڵمپی کوردستان کاک خەسرە کە کۆونەوە کردو بۆ کاری هەماهەنگی بێت یعنی بۆ کارەکانمان هەماهەنگی پێشتر تقریبا ئەتوانم بڵێن دوای وەفاتی بەڕێز مامەستا سەلاح بەڕاستی تقریبا دابڕانێکە بوو ئەتوانم بڵێم لە سایانەوە دابڕانێکە بوو دەبێنی ئەم و لیژنەی ئۆڵمپی کوردستان نەگنەوەکو یەکێتی تۆپی پێکوسان لیژنەی ئۆڵمپی خۆشبەختانە ئێستا کاک خەسەواتۆتە و پۆستەوە کاک خەسەواتۆ کە کارەکانمانە هەماهەنگی بێ ئەگەر بێت و شتێک مەسیری شاری سلێمانی بێ ڕایش بۆ بکەین و خۆشمان هەرچەند ئەندامانی یەکێتی تۆپی پێی سلێمانی ڕایژەکەن بەڵام مەرجنیە ئەمە پێنج عەقڵە بۆ ئەگەر بۆ دەرەوەی سلێمانی بێنی بڵێ ئاسی عێراقا بنەک لە ئاسی کوردستانە بێ هەڵبەتە کۆمەڵێ شتەیە توانین چاریکرد بەس بۆ ئاسی عێراق کۆمانە هەماهەنگی ئەگە بێ لە بینماناکە گەر شتێک بوو وە مەسیری کوردستان بیا بۆ مەسیری شاری سلێمانی بێ ڕایش بە یەکتری بکەین باشترە بۆ کار و چالاکیانەی کە بەر ئەشمانەیە بیکەنەوە بەشکەم هاوکاریەکشمان بکە دەڕێوە لە ڕاستیا خۆی جێگری سەرۆکی لیژنەی ئۆڵمپی کوردستان کۆمەڵێ وعدنا یعنی بڵێ وعدێکە بڵێ لە 100% بۆ هەماهەنگیەکان هاوکاریمان بکات نەکا بڵێ لە 100% دوتی ئەتوانم سوکا هاوکاریەک کرام بکەم هەرشەم پارەش نییە لەم بینایە ینی من وەکو بیسومان ڕەن پارە لەم بینایانێ وەکو نوێنەرایەتی شاری سلێمانی جەتی من بزانم لە ڕێگای کۆمپانیاکۆ هاوکاریەکتان